کورد پرسی ریفراندۆمی وروژاندووە و هەڵبژاردنی داهاتووی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکانی عێراقیش نزیکە. بەم پێش بێت ئێستا کورد لە نێوان دوو بەرداشدایە و خۆی یەکلا نەکردوتەوە کە بە چ شێوازێک کێشەکانی خۆی لەگەڵ بەغداد چارەسەر دەکات. بەنسبەت هەرێمی کوردستانە و لەگەڵ عێراقا بە هیچ شێوەیەک دەربازبوونمان نییە و ئەبێ ئێمە هەر لەگەڵ عێراقا ڕێک بکەوین بۆ بەشداربوون لە هەڵبژاردن یاخود بەشداری نەکردن لە هەڵبژاردننی پەرلەمان و پارێزگاکانیش. دیارە بۆ ئەگەر بەشدار بین لە هەڵبژاردنە پێویستە دانوستان لەگەڵ بەغا بکرێ بەوەی کە چەند چی بەدەستێنێ استحقاقی خۆی چی پێ ئەکرێ بە و استحقاقێکی بەدەستێنێ لە بەغا بۆ مافەکانی خۆی بۆ پارێزگاکان ئەوانی کە لە دەرەوەی ناوچە کوردستانیەکان یاخود بۆ ئەوانی کە لێرەن. دەوترێت کورد گرنگە بەشداری هەڵبژاردنەکانی عێراق بکات، مەرجشی هەبێت بۆ بەشداریکردن و یەکێک لە مەرجەکانیش یەکلاکردنەوەی کێشەکانە پێش بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن. لە ئەگەری سەرنەگرتنی مەرجەکانیش پەنا بۆ پرسی ریفراندۆم ببات. بە دیوێکی تریشدا دەوترێت پێویستە کورد خۆی یەکلا بکاتەوە، لەگەڵ بەغدا دەمێنێتەوە یان درێژە بەو حکایەتە سیاسیانە ئەدات کە ماوەی چەندین ساڵە لەگەڵ بەغداد هەیەتی. ئەو هەڵبژاردنەش پێویستە ئێمە لە کوردستانە کار بۆ ئەو بکەین کە پێکەوە یەکدەنگ بین پێشوەخت مەرجی تایبەتمان هەبێ وەکو وڵاتی لە کوردستانە یان وەکو کوردستان لە عێراقا بۆەوەی ئەو پێداویستیانە یان ئەو داواکارێنەی کە ئەمانە وەکو نەتەوەی کورد بێتە دی. پێویستە سەرەتا خۆی یەکلا بکاتە تۆ گەر گشت پرسیەکەیت ئیتر ڕۆیشتنەوە بە بەغا چ مانایەکی هەیە ئەبێ واز لەمە بێنێت خۆی بە بارێکا بخایانەوە تا لێرە خۆی ساغ بکاتەوە لەسەر ئەو مەبدەئەیەکەوە کورد ئەم مێژووە لە قوربانیدان و خەباتی لە پێناوێدا بیباتە سەر یانەوەتانی واز لەم چاوشارکیە بێنێت و دیسانە بڕاتەوە بە بەغا. من وەکو ڕێی خۆم لەم کاتیا پێم باشە کەوا کورد لەگەڵ بەغایە ڕێک بکەوێ لەبەرەوە تاکە ڕێگەیە بۆ کورد کەوا بتوانێت بەردەوامی بدا بەم ئەزمونەوە گەشەتری پێ بدا ئارام بێت ئەم وڵاتە. بڕیاربوو ناوەڕاستی مانگی سێپتەمبەری ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت، بەڵام ئاریشەکانی بەردەم کۆمیسیۆن و پرسی هەڵبژاردن لە کەرکووک بەوتەی ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیارانی هەڵبژاردن لە عێراق هەڵبژاردنەکە دوا دەخرێت بۆ مانگی نیسانی ساڵی داهاتوو پێکەوە لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.